بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هەڕەشەی حکوومەت دەکەین لە هاوڵاتیان ئەگەر پارەی کارەبا نەدەن. دوێنێ وەزارەتی کارەبای حکوومەتی ماوە بەسەر سوێرم لە ڕاگەندراوێکدا باسی لەوە کردووە ئەگەر هاوڵاتیان پارەی پرۆژەی کارەبای ڕووناکی نەدەن دوای 50 ڕۆژ کارەباکەیان دەبڕدرێت و باسی لەوە کردبوو بۆ قۆناغی داهاتوش میکانیزمێک دادەنرێت بۆ گێڕانەوەی قەرزە کۆنەکان ئەگەر ئەوەش جێبەجێ نەکەن کارەبایان دەبڕن. قسە لەسەرەوە دەکەین ئەم هەڕەشەی حکوومەت لە پای چییە و ئایا هیچ بنەمایەکی یاسایی هەیە و ئایا لە ئێستادا لەگەڵ دۆخی دارایی هاوڵاتیان دەگونجێت لە کاتێکە دواکەوتنی موچە هەیە بێکاری هەیە و قسە لەسەرەوەش دەکەین هەم هەڕەشە بڕینی حکوومەت بۆ بڕینی کارەبای هاوڵاتیان ئەگەر پارە نەدەن و هەم گرانکردنی نرخی کارەبا لە ڕابردووەکردنی بە نرخی بازرگانی بۆچی دەگرێتەوە پەیوەندی بۆیە کە خەڵک بێدەنگە نەبوونی پەرلەمانە و قسە لەسەر داهاتەکەشی دەکەین بە پێ و راپۆرتانی کە پێشتر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی دارایی بڵاوی کردوێتەوە هیچ ئاماژەیەکی تێدا نییە کە ئەو پرۆژەی ڕووناکیە داهاتەکەی چەندە هەندێک بە زیاتر لە 100 میلیارد دیناردەی خەمڵێن بۆ تاکو ئێستا شەفافێت نییە کەم داهاتە چی لێ دەکرێت و قسە لەسەر دۆخی دارایی هەرێم و پێوەست لەگەڵ بەغداش دەکەین پرسیانە لەگەڵ بەڕێز مامۆستا درێر محمود ئەندامی پێشتری پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن سوپاسیان دەکەم بەڕێز و بینەرانیش زۆر سوپاس دەکەم. ئەگەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر هەڕەشەی وەزارەتی کارەبا لە هاوڵاتیان لەم بارودۆخە چۆن هەڵی دەسەنگێنن و ئەمڕۆژ دوایەوەی کە داناغاز وتی بە هۆکاری ئەمنی بەرەمێنانی غازیان ڕاگرتووە هەر کارەبا کەم ئۆتۆ بەڵام دوێنێ هەڕەشە هەبوو لە هاوڵاتیان حکوومەت وتی ئەگەر 50 لە ماوەی 50 ڕۆژ لە دوای دەرچوونی چاپکردنی پسوڵەی کارەبا نەدەیت پارەی کارەبا نەدەی کارەبا دەبڕن. سەرنجی بەڕێز ئایا لەگەڵ بارودۆخی هاوڵاتیان دەگونجێت؟ بەناوی خۆی لە ڕاستی ئایانی پێشە هەموو شتێک حکوومەتی هەرێم ئەوە لەم کاتە بڕیارێکی وای بدایە بیوتایە لە ماوەی 50 ڕۆژە ئەوەی پسوڵی کارەبانەدا کارەباکەی دەبڕین جێبەجێشیان کردووە لە نێک ناوچە وە لە هەمان کاتا لەوانەیە لە زۆر ناوچە جێبەجێشیان کردوێت وە لە زۆر ناوچە لەوانەیە ئێمە هێشتا نەمان بیست پێ لەوانەیە کارەساتی ناخۆشیشی خوڵقان بێت خەڵکەیە نەخۆشی هەیە خەڵکێ پێداویستی ژیانی لەوانەیە لەو کاتە لەسەر کارەباکە بێت. یعنی ئەمە ئەبواە لە کاتێکا بووترایە ئەم کابینەی نوێیە هەوڵی باە 11 موچەی پاشەکەوت 11 موچەی خەڵکی بڕیوە بە پاشەکەوت و هەر نەیداوە نزیشی بۆ لایانی کەمەوانێتدا موچەشی بە پاشەکەوت داوە ئەبواە هەر لە سەرەتاوە کابینەی نوێم کە بیری ئەوانەی هەبوو کە ئەویست هەموو پێداویستیەکانی خەڵک خدمەت گوزاریە گشتیەکان بکا بە کەرتی تایبەت کە هەمووی داوە بە کەرتی تایبەت ئەوە هەر لە پێشەوە بیری لەوە بکردایەتەوە کە موچەی خەڵکی مانگانە بدایە ئەگەر خەڵک موچەی مانگانی هەبێ ئەو کاتە لەوانەیە نەپارەی کارەبا نەپارەی ئاویش ڕناگرێت. بەڵام ئەگەر موچەی مانگانی نەبێت بەردەوام چاوەڕێ ئەوە بکاکەی موچە دیەکەی موچە دێت حتمیەن ناتوانێت پارەی کارەبا لەوانەیە پارەی زۆر شتی تریش نەتوانێت بیدا لە کاتی خۆیدا لەبەرەوە ئەو بڕیانە بڕیارێکی دروستە ئەوە بیری لە ژیانی خەڵک کردایەتەوە. یعنی تۆرە سەیری کە 50 ڕۆژەکە موچە نەدراوە لە ماوەی 5 بۆ ماوەی 6 50 ڕۆژە نەدراوە. ئێستا ینی لە دوای 50 ڕۆژەکە کە موچەی ئەیتێ هەیە قەرزاری دوکاندارە هەیە مناڵەکەی داوای پارەی لێکا لەوانەی نێبێ ئێستا تۆیت ئەوەشی کە نەختێکی پێبێزیە لێ ئەسەنیت ئەیدەی بە کارەبا. یعنی بەڕاستی بڕیارێکی ئەوە نەگونجاوە. یعنی ئەو بڕیارانە کە ئەدرێ زۆر کرد بڕیاری دارایی بڕیاری سیاسی بڕیاری ئیداری کە ئەدرێ لەلایەن حکوومەتەوە پێشتر دراستەی بکرێ لانی کەم ئەبواە لە پێشە مشتێکەوە جارێ حکوومەتی هەرێم ئەم حکوومەتی کار بەڕێکەرە حکوومەتی کار بەڕێکەر ئەبواە بیری لەوە بکردایەتەوانێ هەوڵی بدایە تاکو نهایەتی ساڵی 2026 موچەی مانگەکانی بە تەواوەتی مسۆگەر کردایە. ئەمە یەک اینجا لە دوای مسۆگەرکردنی موچەی مانگەکانی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان اینجا لەگەڵ ئەوە بە تا بڕارێکی وای بدا ئەویش نەیوتایە
بۆ ماوەی 50 ڕۆژ بەڵکو بیوتایە هیچ نەبووە بیوتایە بۆ تاکو یەکی 11 ئێمە لەسەر ئەوانە ڕائەوەچین کە پارەی کارەبایان لەلایە بابزانێ خەڵکە تاکو یەکی 11 بەردەوام موچەکانی وەرد ئەگرێت ئەمە ئەوە لەبەرەوە بڕیارێکە گەر پشت بە پەژەوەندەکانی هاوڵاتیان نەبەستێت و پس گوێ لە داخوازی خەڵک نەگرێ ئاوایی بڕارێکی هەڵا ئەبێت لەبەرەوە ینی بەڕاستیە گەربێنە سەر ئەوە بڕارێکی زۆر نامەنتقیە ماوەسەپی دوای لەگەڵ دۆخی دارایی هاوڵاتیان لەگەڵ دۆخی دارایی هەرێم ناگونجێ بەتابەت پێشتریش کە کارەبایان گران کرد خۆ پێشتر کارەبا حکومیەکە بە 18 دینار بوو 1 کیلۆوات تا 400 کیلۆوات بەس ئێستا بەرزیان کردەوە لە پرۆژەی ڕووناکی لە 18 کیدیان لە 72 دەست پێ دەکات بڵین دوای دەچێتە 100 دوای وردەوە دەبەرز دەبێتەوە ینی ئەم هەم نرخەکەی لەگەڵ دۆخی هاوڵاتیان ناگونجێ هەم ئەم هەڕەشەکردنە و بەپی یاساش پەرلەمانتارێک ئێستا نووسی بووی من بابەتەکەم خوێندەوە کاک کاوعالی دەڵێ بەپی یاسای وەرگرتنەوەی قەرزەکانی دەوڵات یاسای دادبینی شارستانی وەپی دەستوری عێراقیش حکومت بووینە کارەبا بە بڕێگەر هاوڵاتی پارش نەدات ئەنی هەم لە ڕووی یاسایەکەم نەگونجاو هەم لەگەڵ دۆخە داراییەکەش پێ دوایە نەگونجاوە خۆی ئەو برادەرەکە لە ڕووی یاسایەکەوە شیکردنەوەی بۆ کردو بەڕاستی شتێکی چاکەوە لە ڕووی یاسایەکەوە بۆ شێوەیە کە ئەو باسی کردووە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئیداریەکەشەوە خۆی لە واقعدا ئەوە شتێکی نەگونجاوە چونکە هەکو وتمان لەم کابینەیە پێشتر عەفو لێم تێکچووکەوتم 11 موچەینەی داوە دەبەست لە کابینەی نوە ئەجینا لە 2015 ناڵێن باشە لە 2009 حەبە موچەی نەداوە حەبە موچەی نەداوە بۆی ئەوەش ڕاست بکرێتەوە لە ڕووی ئیداریەکەشەوە لە ڕووی کۆمەڵایەتیەکەشەوە خۆی لەخۆیان بڕیارێکی نەگونجاوە اینجا کۆمەڵێ ئێماڵێن حکوومەتی کار بڕێکەر کە تۆڵێ حکوومەتی کار بڕێکەر لەبەرەوە کۆمەڵێ بڕیار هەیە لە دەستی حکوومەتی کار بڕێکەرانیە کاتی خۆشی کە ئەو هاتووە کارەبای بە حساب کارەبامان بۆ ئەکا بە 24 کاتژمێری ئێمڕۆ لە وڵاتەکانی چواردەورشمانە لە عێراق لە کوردستان و لە عێراقدا نەبێت هەمووی هەر 24 سەعاتیە اینجا دوایەوە کارەبای ئێرە ینی مستەوای مەعیشەتی ئێرە لە چاو وڵاتەکانی ترە لەوانەیە زۆر نزمتریش بێ لێرە کارەبایان هەرزانترە داهاتی تاک بەراورد ناکرێوە لەگەڵ وڵاتانی تر لێرە بەڵێ اینجا داهاتی تاک لێرە لەگەڵ وڵاتانی تراگەر بەراوردیکەی زۆری فەرقە ئەبێت تۆ لە داهاتی تاکەوە بڕیار بدەیت لەسەر خەرجیەکانی خەڵک لەسەر ئەو باجەی کە ئەیخەیتە سەر خەڵک لەسەر ئەو ڕسوماتی کە ئەیخەیتە سەر خەڵک لەبەرەوە ئەم بڕیارەکە دراوە یعنی وکوتم بڕیارێکی نامەنتقیە و بڕیارێکە یعنی بەقەنەعەتی من وەکو ئەوە لە حکومەتێکی تاگڕەییەوە بدرێت کە هیچ بڕای بەوە نەبێت کە دیموکراتیەت هەیە کە هیچ بڕای نەبەوە نەبێت کە سبەینی هەڵبژاردن هەیە بڵێ هەر خۆم حکومەتم و هەر خۆشم حکومەتم و هەر خۆشم سەرۆکم چیشم بێت هەر ئەیکەم ئەمە خۆی لەخۆیان بڕیارەکە ینی هەموو بڕیارێکە هەموو شتێکە ئەیرێ هەڵبەتە پاشخانێکیە شتێکی لە پشتەوەیەکە ئەو بڕیارە ئەدرێت تۆ لە کاتێکا کە 50 ڕۆژە موچەی خەڵک نەدراوە هەر لەم کابینەیە حەبە موچەی خەڵکی خواردووە نەداوە بەچی هینێکەوە یەی جارێ ئەو بڕیارە دەرەکەی بلانی کەم تۆ جارێ بشوایە وەکو ئیشارەتم پێ لە پێش هەموو شتێکەوە ئەوایە وەبدەکانی حکوومەتی هەرێم هەتاکو ئێستا مسۆگەریان کردایە کە تاکو نهایەتی مانگی 12 ینی نهایەتی ئیمساڵ ئەو موچانە کەماوە هەمووی بۆ موچەخوەرانی هەرێمی کوردستان مسۆگەر بکرایە اینجا بە هاتایە ئەم جۆرە بڕیارانەی باە حکوومەتی کار بڕێکەن نەوەکو ئێستا بێت ئەڵێ منەوە وەکو ئەگەر هەرداشی ئەو بڕیارانەکە ئەدا ئەو کاتە شەر ئەبواە بیوتایە تاکو نهایەتی مانگی 11 بۆی خەڵک خۆی بۆ ئامادەکات کە موچەی بدایە بەڵام کە تۆ موچەکە و بۆ شێوەیە بێت داواکاری لە خەڵک چی ئەەکەیت اینجا لە دوایەوە کە ئێمە وەکوتمان ئەبووە چارەی تری بدۆزیاتەوە چارەی تر هەیە یەکێک لە چارەکان یعنی ئەبووە حسابی ئەوەی بکردا بیوتایە ئەو کەسانەی کە پارەیان لای حکوومەتە لە 150 لەو قەرزانەی خەڵک کە لای حکوومەتە لە 150 لەو بێت لە 150 بە کاژوتات خەڵکەکە قەرزی موچە بەڵێ قەرزی موچە کە لای خەڵکە یعنی تۆ حسابی ئەوەکەی کە خەڵک چەندی پارە لای حکوومەتیانی ئەو موچە خۆرانە تاکۆسا نزیکەی 28 تریلیۆن دیناریان لای حکوومەتی
کاربڕێکەرە لە 2015 بەڵێ لە 2015وانە لە 2015وانە کە لەو کاتەوانە ئیتر پەیوەندیان لە حکوومەتی فیدراالیا پچڕان و وتیان پارەی نییە جارێت تۆ ئەوە هیچ نەبابیتە لە 150 لەو قەرزانەیە کە لە لای ئێمەیە لە 150 لەوەی حساب کردایە لە 150 بەکاش سەنایە ئەوی شەر ئەبواە تاکو مانگی 11 ئێستا کە مانگی حوتە بیوتە تاکو نیهایەتی مانگی 11ش لە بەردەمتانە مۆڵەتەیە بەس ماوەسە و کارچێکەوان ڕازی نابنەوەکو بەڕێزت پێشتیش لە خولی پێشووی پەرلەمان ئەو کاتەی پەرلەمانمان هەبوو هەندێک پەرلەمانتەر پرۆژە یاسایان پێشکەش کردوتیان بە مەقاسە بکرێ ئەنی قەرزی موچە خۆران بخرێتە بەر بدانەوەی بڵێن پارەی کارەبا و ئەو بەزە و کاتە شەڕازی نەبوون ئێستا شەڕازی نین بۆچی بڵێن قەرزی خەڵک نادەنەوە بەڵام ئاوا ئازان لە وەرگرتنی بڵێن پارەی کارەبا و ئاو یاخود ئەگەر نرخەکەشی گرانکرام کارەبا بێ 4 کاتژمێریە پەیوەندی بە بێدەنگی خەڵکە یاخود ئێستاش کە هەڕەشە دەکەنەر بێدەنگی خەڵک و نەبوونی پەرلەمانە کە ئەم دەرفەتیان قۆستۆتەوە ئەو بارگرانی بۆ خەڵک دروست دەکەن وڵای خۆ پێشترە بڵێن پەرلەمانەمە ماوەیەکە یەک خۆ پێشتریش پەرلەمان هەبووە ئێمە پێشتر بە 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ پێش ئێستا باسی ئەوەمان کردووە کە پێویستە من خۆمێکێک بووم لەوانە چەند جار لەسەر کەناڵەکانە باسم کردووە کە پێویستە حکومەتی هەرێم ئەو قەرزانەی خەڵک موشەخۆران کە لەلایەتی مانگانە شتێکیان باتەوانێ ئەمە ئەوە یاخود پارەی کارەبا و ئاویان لێوە نەگیرێت یاخود زەریبیان ئەگەر بێت و معاملەی دایرەیەکی بێ شتێکە زەریبە ڕسوماتیان لێ نەسەردێ لە قەرزەکەیان کە لای حکومەتە کەم بێتەوە کێ قەرزارە حکومەت قەرزارە حکومەت پارەکەی لێکەمە بێتەوە خەڵکیش ئیسفادەی لێکە بەڵام هەڵبەتە بە قسەی ئێمەیان نەکرد لە بەرەوەی بواقع ئەگەیتە ئەوەی کە خەریکی قەنەعەت بێنی بڵێ لە وڵاتە باسی مەسەلەی کوردایەتی ئەکرێ باسی نیشتیمان نەکرێت ئەمانە لەوانەیە بڵێم تەنها بە قسەیە ئەجینا تەنها ئەوەیە کە بڵێ نەبێ حکومەتێکی تاگڕەو بێت حکومەتی حیزبێک بێ حکومەتی لایەنێک بێ ئەوی ترێ لەگەڵ ما شەریکە بێ با شەریک بێت بەڵام حکومەتی منە لەبەرەوە منەتی نییە بەوەی ئەڵێ لە هەڵبژاردنا چەند کورسی بێنم چەند نێنم چۆن بێت چۆن نەبێ من خۆم حکومەتم ئیتر ئەوی تریشکەیەتە نا حکومەتەوە وەکو ئێساش کە ئەیبینین فەرمو بابێت چەند وەزارەتێک چەند مدیر عامێک وەرگێت بەڵام ئەو سەرۆکی هەرێمە سەرۆکی حکومەتە ئەنجومەنی ئاسایشە وەزارەتی ناوخۆیە شوێنەکانی ترە کە شوێنی ئەم شوێنانە نیە نایە بە حیزبی تر نایەکانی تریش خۆلاریان نیە ئێستا لایەنەکانی تری کە لە حکومەتی کاربڕە کەرماون ئەوانیش لاریان نییە لە وەرگرتنی کارەبا لاریانی بوو لە پرسی موچە گرانکردنی بۆن لە هەژماری کام لایەنانە بۆن وەکو یەکێتی وەکو گۆڕان کە بەشدارن لە حکومەت ئەوانیش لاریان نەبوو یعنی هیچ بەنامێکی فەرمیان نییە بۆ نمونە وەکو ئێستا لە کۆبوونەوەکانیان جمەنی وێزای بڵێن ئێمە ڕازینی نرخی کارەبا گرام کرێ ئێمە ڕازینی کارەبا ببردرێ خۆی لە ڕێگەی میدیاکانیانەوە ئەتوانین بڵین هەر هەمویان بۆی لە حکومەتایە بۆی لە حکومەتی شانیە بەڕاستی هەمووی ناڕزایی دەربڕیوە ناڕزایی دەردەبڕێ ناڕزایی دەربڕیوە بەڵام پێویستە ئەوە بە شێوەیەکی فەرمی بێت شێوە فەرمیەکە چییە شێوە فەرمیەکە ئەوەیە بڵین بۆ نمونە حیزبێکە لە دەروی حکومەتە بە فەرمی لەلایەن ئەندامێکیەوەنا ئەندامێکی سەرکردایەتیان مەکتەب سیاسیەوە لەلایەن سەرکردایەتی حیزبەکەەوە بەیاننامە بە تایبەتی لەسەر بڵین ئەم مۆزوعی کارەبایە کە چۆن گران بوو کە چۆن ئێستا 50 ڕۆژی داناوە ئەمێک لەبەرەوە ئەمە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بە بارودۆخی خەڵکەوە ئەمە ئەو حیزبانەشی کە لە حکومەتان پێویستە عینەشت ئەوانیش چ لە ئەنجومەنی وەزیران باسی بکەن ئەگەر کۆبوونەوەکان ئەکرێت یاخود ئەوانی شەرعی نەشت بەیاننامەی ڕسمی لە تاکێکەوە نا بەیاننامەی ڕسمی لە سەرکردایەتی حیزبەکانەوە بکرێت کە ئەوە خۆی لەخوا بڕیارێکی ناتەندروستە بڕیارێکی گونجاو نییە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی ئابوووریەوانەیە ئەمە ئەوە ناکرێت ئێستا من چەند ساڵ بێ
قەرزاری تۆ بم بەڵام تۆ لە پڕ لە شوێنێکا پارەیەکم بۆ دەدەیت یەکسەری ئابێنەوە پارەیەم بەرە دلێرگیان ئەوەنم پارە بۆ دای کاکە من سێ ئەوەنم لە لاتە چەند ساڵە ئەمە چۆن ئەبێت یعنی ئەبێ پێویستە ئەوانە وکووتمانە و حیزبانە چ ئەوانی کە ێستا لە حکوومەتان چ ئەوانی کە لە دەروی حکوومەتن هەمووی لە سەرکردایەتی حیزبەکانیانەوە ئەم مەوزوعەکە لە بەروی مەوزوعی جەماوەرە مەوزوعی خەڵکە بۆ ئەگەر ئێمە بڕوامان بە هەڵبژاردن هەیە بڕوامان بە جەماوەرەکەمان هەیە بڕوامان بە خۆشەویستین بۆ نەتەوە بۆ نیشتیمانەکەمان ئەبێ چاوەڕێ ئەوەشکەین کە ئێمە ئەبێ حەزکەین کە سیستەمێکی دیموکراتی بێت پەرلەمانی بێت کە سیستەمێکی دیموکراتی و پەرلەمانی بێت ئەبێ چۆن بتوانین خەڵک بەخۆشی بژی باش خەڵک تووشی گرفت نەبێت لە ژیانیا یعنی جیاوازی چینایەتیەکان زۆر گەورە نەبێت باش بەس مامۆستا ئێستا جگەلەوەی کە نرخەکەی گرانە بڵێن کارە بە گریان بە پرۆژێکی بازرگانی کار لە غازی خۆمان لە کۆرمۆر کە غازی خەڵکی کوردستانە بەرهەم دێنێتێکیوانە بە پرۆژەیەکی بازرگانی وە جیاوازی شێ لەگەڵ ئەو کارەبایی کە لە عێراقی شێستا کارەبای حکومی لە عێراق لە 10 دینارەوە دەست پێ دەکا بۆی کیلۆواتە 1500 کیلۆوات بە 10 دینارە بەڵام لێرە لە 72 دینارەوە ینی چەند قاتیەوەی عێراقیشە دەکرێت مە هەرێمێک بین لە چوارچێوی عێراق خزمەت گوزارە گشتەکانمان وەکو کارەبا وەکو ئاو گرانتر بێ بەڵام موچەمان زیاتر دوا بکەوێت وە بە هەمان شێوە بڵین باز و ڕسومات لێرە زۆرتر بێ بەراورد بە عێراق ژێکی خۆی لە واقعەکە کە ئێمە بە پێی دەستور لە چوارچێوی عێراقی فدراڵە هەرێمێکی فیدراڵین بە پێی دەستورە کە ئەوە بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان و خوێنی شەیدەکانە هینی دایان ساڵ کە هاتوۆتە دی لەبەر ئەوە ئێمە کە خۆمان قەنەعەتمان بۆ دەستورە هەیە و ئەو دەستورە شەتاک و ئێستا تاکە دەستورێکە کە بڕای بەوە هەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵە پێویستە ئێمە بەپێی بڕامان بۆ دەستورە هەبێ باج ڕسومات کۆمەڵشتر لە خۆمانەوە زیادی نەکەین بەڵام وازانم باش شتێکیشی بڵێ وازانم لە دوای هاتنەوەی عەلی زەیدی وهەمە بەغاش وە هالی ئەکەن حکومەتی بەغا خزمەت گوزاریشت گران بڵێ ئەویش کارەبا گران بکات بڵێ وەلا لە محافەزەکەی خۆمەوە فێر بوو بۆیە ئەڵم بەغا مەبەسم ئەوەیە کە دەکرێت جیاوازی هەبێ بەنە چوارچێوی هەرێم و عێراقدا لێرە خزمەت گوزاری کارەبا و ئاو شتێک بێ لە بەغدا شتێکی تر بێ باز کۆمەڵە شتی ناوخۆیە لەوە ئەچێت تێچوونی بڵین تێچوونی ئێستا جادەیەک تێچوونی لە شاخێک و کەلی ئەیرێت و لە بیابانێک و لەوانەیە فەرقکە لە تێچوونەکەیە بەڵام نابێت بەو شێوەیە بێت ئەبێ ئەو حکومەتە ئەگەر حکومەت بێت و ئەگەر بیر لە پەرژەوەندی نیشتیمان کاتەوە بیر لە پەرژەوەندی خەڵکەکە بکاتەوە بڕای بە دیموکراسی هەبێ بڵە سبێنێ بە دیموکراسیت لە پەرلەمان کورسی ناهێن و من لەسەر حکومەت لا ئابە نەگەر بڕای بە تاگەڕێوی نەبێت ئەبێ خۆی بیر لەوە بکاتەوە کە باج و ڕسومات و پارەی کارەبا پارەی خەدەمات پارەی ئاو ئەمانە کە دای ئەنێ بە پێی موچەی هاوڵاتیەکانی بێت بە پێی ژیانی هاوڵاتیانی بێت مستەوای مەعیشەتی مستەوای ژیانی ئەو خەڵکە چەنە بە پێی ئەوە بێت ناکرێت ئێستا بۆ نمونە ناکرێت تۆ کەسێک موچەکەی 500,000 لە هینێکەوانێ بچێ خانوویە بگرێ بە 400,000 ئەتوانێ بەکەمتر 100,000 بۆ مێنێتەوە ئەمەش لێرە سەیرەکەی خەڵک کرێچیە خەڵگینە لەبەرەوە پێشتر مامۆستا خەڵک لێرە چی ئەبێت خەڵک لێرە ینی تووشی کەم خەرجەتی ئەبێ کە تووشی کەم خەرجەتی بوو تووشی بێزاری ئەبێ تووشی ناڕەدایی ئەبێ ئینجا هەر میلەتی کوردیش عادەتێکی هەبووە دایمەن ناڕەزایی بێزاریەکەی ژێر بە ژێر بوو کە تەقیوەتەوە باش تەقیوەتەوانێ ینی ئێمە بە ئەوەمان لەفکرد نەچێ پێش ساڵی 1991 یعنی کەم کەسە بوو ئەیزانی بزانێ بیری لەوە بچێت بە 6 مان
حومان ساڵی پێشەوە کە بزانانی ئەو ڕاپەڕینە گەورەیە لە کوردستانە دروستە بوو خەڵک هەموو گەشتبوو ئەو قەناعەتە کە خەڵک تازە کردبووە هیچ شتێک نەما هێزە چەکدارەکان ناو کوردستانیان چۆڵ کرد مەفرەزەی پارتیزانی مابوون هینی یەکێتی ئیتر هیچ شتێکی نەمابوو ئەوانی تر نەمابوون خەڵک چاوەڕێ ئەوەیە کردوی تازە حیزبی بە ئەزدەستی بەسەر لە شتێکاگر بە تایبەتی کە لەو کاتەشا لە 1990 تا چوو پەلاماری کوێتیشی یا کوێتیشی گرت بەڵام هەرو خەڵکەماندی بەس ڕۆژی یەکەمی شرد بوو ڕۆژی یەکەمی شرد بوو کە خەڵک هاتە سەرجادا ئیتر لە دوای ڕۆژی یەکەمی سەر بوو ئیتر ڕۆژی دووەم شەر بوو لەسەر ئەوەی کێ پێشکەوێ بۆ سەردام و دەستگاکانی حیزبی بەعەز ئەمە یەک هەر لە دوای ساڵی 75 شەوانێ کە ئەو نیسکۆیە هاو بەسەر کووردا بابگەڕێنە بۆ پێشتریش ساڵی 1975 کە ئەو نیسکۆیە هاو بەسەر کووردا یعنی یەکێک لەوانە خۆی ئەوە بۆ سەدام حوسێن ئەگەر دارخورما لە سەرسەری زۆر چەند کەسی بیان لە شاخەکان ئەڕێت دەچەکدار کۆ نابێتەوە ئەوە بوو دیشمان کە چەگاریش بۆ بوانێ من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ینی بێزاری و بێتاقەتی و وەڕسی خەڵک بە شێوەی بێدەنگی زۆر کارەسات بارە زۆر مەترسیدارترە لە دەنگەڵ بڕین بە دەنگی بەرز مەدرسیدارترە بە دەنگی بەرز ئەمە ئەوە لەبەرەوە هەچ کەسێک ئیمڕۆ حکومەتی کار بڕێکەر ئەگەر خۆی بەزەی بە هەرێمەکان نایەتەوە لە پارەی چاکمەیە لە دەرەوە دامناوە لە وڵاتان دامناوە لەوێ دامناوە لەوێ دامناوە ئەم هەرێمەکە هەیە ئەم هەرێمە هینی هیچ حیزبەکەنی هینی بەرهەمی خوێنی شەیدانە بەرەمی خەبات و تێکۆشانی پێشمەرگە و تێکۆشەرەکانە تێکۆشەری و ڕەخسنە دێرینەکانی کۆن بووە هەموو ئەمە ئەوە و هەموو تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستان خاوەنی ئەم هەرێمەیە ئەم هەرێمە خەباتی ئەتوانین بڵین سەدەیەکە هی گەلی کورکە کردوێتی بوو ئەوەی ئەمەی دەستکەوێت لەبەرەوە بەڵامیستا خەباتە کار بۆتە پارەی دەسەڵاتەکانمەڵم با حکومەتی کار بڕێکەر ئەم فرسەتە لە دەستنەیە لەبەرەوە هەموو پارچەکانی تری کوردستانیش چایان لە ئێمەیە باشە بەس باسیوت کە ئەوانیش بێ هیوان نەکەین ئێمە بین بینیان و بڕیار کە دەرئەکرێت هەچی بڕیارێک کە دەرەکرێت سیاسیە اقتصادیە ئیداریە ینی خەڵکی چاک پرسیار بە خەڵکی چاک بکەن و میکەن نەوکو بیل لەوە بکرێتەوە بڵێ هەر ئەبێ خۆم بم لەسەر حکەمیتر چی ئەبێ بابێگەر خۆم نەبم چی ئەبێ بابێت ئاوایی نابێت یعنی کورد بەنیسبەت ئیمڕۆی کوردستانەوانێ ئەگەر 100 ساڵێ لەمەوە پێشی ژوای بیر کرابێتەوە ئێستا نابێ وا بیر بکرێتەوە لێ لایەنێک حیزبێک بڵێ ئەگەر خۆم نەبم بە خۆم نەبێ بە هەر نەبێ کوردستان باش مامۆستا راپۆرتێکی بانکی نێو دوڵەتی شەو سەبارەت بەداهاتی تا لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێم ڕوپێوێکیان کرده بوو دەڵێ ئەگەر خێزانێکی 5 کەسی خەرجەکانیان لە 650,000 کەمتر بوو دەکەونە ژێر هێڵی هەژاریەوە یعنی ئێستا بەشێکی زۆری بەو پێوی خەڵکی کوردستان ینی کە کەمتر خەرجکە دەکەوتە ژێر هێڵی هەژاریەوە بەشێکی زۆری خەڵک ڕەنگە و داهاتەی نەبێ بۆ 5 کەس بەڵێن 600,000 خەرجی مانگانە کوردستانە بۆ پێداویستەکانی جا بۆ پارەی کارەبا بێ بۆ نەخۆشی بێ خۆت دەزانی بۆ خزمەتگوزاری تەندروستیش ئێستا خزمەتگوزاری گشتی لاواز کراوە بۆ بوارەکانی دیکە بێت ئەزایکە حاکم هەتاکو ئێستا بڵێن دەستگایەکی فەرمی یاخود ڕێکخراوێکی شارەزا لەو بواران نەبوو بچێت ئەحسایی ئەوە بکات یاخود مەسی ئەوە بکات ئێمە ڕێژەی هەژاری چەنە خوار هەژاری چەنە ئەوە ڕوپێکی بانکی نێودوڵەتی بۆ کوردستان کرابوو ڕێژەی بێکاریمان چەنە ڕێژەی هەژاری چەنە ڕێژەی خوار هەژاریمان چەندە لەبەرەوە ئەمە ئەوە بەڵام حتمیان ئەگەر هاتوو یعنی وەهای لیاو کە خەرجی زیاتر بوو لە داهات زیاتر بوو ئەم خەرجی لە داهات زیاترە لەوانەیە لە ماوەی ساڵێکە لە ماوەی ساڵێکان بەرهەمەکەی دەرئەکەوێت ئەو کاتە کە چەند تاسیر لەسەر خەڵکەکە و لەسەر بازاڕیشەکە لە ماوەی ساڵە دەرئەکەوێت کە بە چ شێوەیەکی لێ لەبەرەوەکو بەرز و خەڵکەکەوێتە ژێر قەرزەوە باشە سەبارەت بە داهاتی کارەبا راپۆرتی وەزارەتی دارایی هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو
تێدانیا و داهاتی کارەبا بۆ پرۆژەی ڕووناکی تاکو ئێستاش ڕاڵەنگێنراوە هەندێک لە پەرلەمانتارەکان زیاتر لە 100 میلیارد دینار مانگانە دەیخەمڵێن داهاتەکەشی بۆچی شەفاف نییە داهاتی ئەو پرۆژە ڕووناکیە هەرچەندە وەزارەتی کارەبا پێشتر ڕایگەیاند بەپێی یاسا لە 10% بۆ ئەوانە لە 10% داهاتی کارەبا بەڵام بۆ داهاتەکەشی شەفاف نییە زەین چۆنە ئێمە بۆ داهاتمان شەفاف نییە داهاتمان لە 2014 شەفاف نییە خەرجیشمان شەفاف نییە یعنی هەموو حکومەتێک هەتاوەکو شەریکەیەک کە کۆمپانیایەکە هەیە ئەم کۆمپانیایە لە پێش سەری ساڵەوانێ یاسای بودجێی خۆی هەیە یاسایەکی بودجێی خۆی هەیە بۆ ئەو یاسای بودجەیە کە یاسایەکی بودجەی پرۆگرامیە بەرنامەیە دایناوە کە بە تەقدیری دایناوە کە ئەو ساڵی داهاتووکێت چەنی دەستەکەوێت چەنی خەرجیە بێت هەموو حکومەتێک و هەموو دەسەڵاتێکیش کە ئێمە حکومەتێکین و ئیدارەیەکین لە چوارچێوەی عێراقا هەرێمێکی فیدراڵین کە سەیرەکەین لە 2014وانێ ئیتر ئێمە یاسای بودجەمان نییە کە یاسای بودجە نەبوو ناسانین داهاتمان چەنە خەرجیمان چەنە شەفاف نییە بەڵێ مانگانە میزانی مراجعە تەرازوی پیاداچوونەوە کرێت بەڵام تەرازوی پێداچوونەوە ئەنوا وشکال دەستکاریەکرێت بەڵام ئەگەر لە سەرەتاوانێ هەموو لە پێش سەرەتای ساڵەوانێ لە مانگی دەی ساڵی پێشوانێ لە هەموو ساڵێکە یاسای بودجە بچوایە بۆ پرۆژە یاسای بودجە بچوایە بۆ پەرلەمان و لە پەرلەمان مناقەشەی لەسەر بکرایە و ببوایە بە یاسا ئەو ساکە هەڵبەتە چ پەرلەمانتار چ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن چ ڕێکخراوی تریش ئەیتوانی بە دواداچن بوو بکات لە بەرەوەی ئەو بودجەی لەلایە بەپێی ئەو بودجەیە ئەچووەیوت ئەوەنە خەرجی هەیە بۆ فڵانشت ئەوە ئەم پارەیە دانراوە بۆ ئیمساڵ لەم قەزایە دەمە بینایی قوتابخانە دروست بکرێ ئەم بینای قوتابخانەیە بۆ دروست نەکراوە پێنجی دروست کراوە لە کۆتایی ساڵە دەرئەکەو کە پێنجی دروست کراوە پارەکەی بۆ کوێچیە پەرلەمان این بوو بەڵام سەیرەکەی لە 2014وانێ پەرلەمان نەیتوانیوە بە دوواداچوون کە بزانێ داهاتی چەنە حکومەتی هەرێم نەوکۆل لە کارەبا داهاتەکانی تر ئەی لە باج ئێستا 50,000 بەرمیلی کە بۆ ناو خۆ داهاتی دیار نییە بەڵێ ئەمە تازەیە تۆ با بڵین هەر پێشتیش کاکە لە باج لە ڕسومات لە مەسلەی ئاو لە مەسلەی گومرگ ئەمانە بە هیچ شێوەیە کە زەیزانوی ئەوەتانی ئێستا ئەم فترێ 50,000 بەرمیلیش هاتوۆتە سەر ئەوە پارەی کارەباش کە حسابی ئەوکرێ کە چەند کەسێک باسی ئەوکەن کە مانگانە 100 میلیارد بێت 100 میلیارد دینار بێت و لە هەمان کاتیشە ئەمە ئەوە پارەی ئەم 50,000 بەرمیلەش بە ئەوش بنزیکەی باسی 90 میلیارد دینارێک دەکرێت کاکە با هەفتا بێت با 50 بڵێ هەفتا بێت یعنی هەتاکو ێستا ئەم نەوتە بە بەلاژ وەرەگیرێ لە حکوومەتی عێراق بە بەلاژ وەرەگیرێ لە حکوومەتی عێراق بۆچی بۆ هاوڵاتیان کە حکوومەتی کار بەڕێکەر بێت لە ڕێگەی پاڵاوگەی هەلیەوەیە پاراگەی حکومێ پارە با بکرێ بیکا بە بەرهەمە نەوتەکان و بیدا بە خەڵک بە نرخی پاڵپشتی کراوە بەڵامکو ئەوەتانی ئەبینین لە نرخی تیجاریش گرانتر ینی ئەوەتە ئەو 50,000 بەرمیلە ئەدرێ بە حکومەت تی کار بەڕێکەر نرخی بەنزین گرانتر نرخی بەنزین و نەوتیش و گازیش و هەمووی گرانتر بووە ئێستا ئەمڕۆ نەوتی سپی چووە سەروی 190,000 بەرمیل نەوت لە هاوینە نەوتی سپی بەنزینی نۆرماڵ ئەمڕۆ زیاتر گران بوو زیاتر لە 1200 هەولێری تۆمار کرد بوو لێرەش سەروی 1000 لە ڕۆژ بە ڕۆژ بارگرانیەوەش بەنزینەکەش هەر بۆتە بارگرانی وایە خۆی لەخۆی ئەوەشە ئەوانە هەمووی بارگرانیە کاکە چۆن بارگرانی نییە خۆ ئەمە ئێمڕۆ سیارە ئیمڕۆ لە کوردستانە ئەگەر بێت و ئەترسم کۆمەڵی ڕایشکار وها لە حکوومەتی کار بەڕێکەر بگەینە کە سیارە کەمالیاتە کاکە سیارە ئیمڕۆ پێداویستیە پێویستی سەرەکیە بۆ خەڵک بە بۆنەی ئەوەی کە شارەکان گەورە بوون قەزاکان گەورە بوون سیستەمی هاتوچۆمان سەقەتە سیستەمی هاتوچۆی ئەو کاتەیە کە سیارەی کەم هەبووە
لەبەر ئەوە ئێستا سیارە پێداویستەیەکی ڕۆژانەی خەڵکە سیارە لەبەر ئەوە کە پێداویستی ڕۆژانەی خەڵک بێ لەبەرەوە بەنزین و گازی زیاتر سەفە بێ لەبەرەوە ئەویش کاریگەری خۆی ئەبێت لەسەر گیرفانی خەڵک لەسەر گیرفانی خەڵک لەسەر بازار ئێمە نازانم لە کاتێکا کەین حکومەتی کاربڕێکرد کۆمەڵی بڕیار کە دەرەکات تەنها بیر لە موچەخۆرەکاتەوەی تر بیر لەوە ناکاتەوە ئێمە باشی تر بڕین لە دەرەوەی موچەخۆر ئێمە خەڵکی ترمانەیە کە موچەخۆر نییە جۆرەها پیشەی ترمان هەیە ئەم پیشانەش کاریان ئەوەستێت یعنی ئەو پیشانەش کە هەیە لە دەرەوە لە کەسێک کە سەوزە ئەفرۆشە تاکو لە کەسێک بازرگانێکی گەورەیە گواستنەوەی شتومەگل لە سەرگرانکردنی لە شۆفێرێکەوە بۆ هەموو کەسێک تر کە لە دەرەوەی موچە خواردنەیە لە دەرەوەی موچەخواری حکوومەتەوەیە ئەوانی شەرعینە شت کاسپیانەوە سێر لەبەرەوەی خۆی لەخوایە ئەمە حەلقەیەکە خول ئەخوا و حەلقەیە ئەگەر بێت و بە مەزبوطی هەموو مانگیە موچە بدرێت و موچەی خەڵکەکەش باش بێت و لە هەمان کاتە خزمەت گوزاریەکانی حکومەت خزمەت گوزاریەکانی حکومەتیش پارەکەی کەمتر بێت ئەمە هەڵبەتە بازاڕیش گەرمترە بێت بازاڕیش خۆشترە بێ هەڵبەتە خەڵکی سوودمەندترە بێت حرەکەی بازار ئەبێت و هەمووی ئیسفادە ئەکات بەڵام ئێمە ئێستا هەر ئەوەنە بیرەکەینەوە بیرەکرێتەوە لێ و کە وابزانێت تەنها موچەخۆر هەیە و هەمووی یاخود موچەخۆرە کاکە ئەم خەڵکە هەمووی موچەخۆر نییە بەڵام کە وەکووتم ئەگەر موچەخۆر موچەکانی مانگانە وەرگێ و باش بێت ئەگەر پارە با بۆ پرۆژە بۆ منە قەرز با بۆ یەکێکە خانووەکە قەرز با بۆی کە پرۆژەی پیشەسازیەکە قەرز با بۆی کە پرۆژەی گەشتیاریەکە قەرز با بۆی کە پرۆژەی کشت و کاڵیەکە ئەمەش وە بەرهێنان دروستەکە ئەچێتە ناو بازار ڕەوانێ خەڵکە هەلی کار دروستەکە بۆ خەڵک هەلی کار بۆ خەڵک دروستەکات بەڵام سیرەکەین ئێستا ناکرێ حکومەت تەنها بیر لەوە بکاتەوە بڵێ پارە پێیاکەم یعنی لەوە بێ من و کە حاکیم ئەگەر بێت و لە شوێنێک کابین پێکەوانێ ئەوەمان بۆ بێن بکا بە قیاس کامتان ئیمڕۆ هەردووکتان لە دوو وەزارەتی جیاوازان کامەتان نەتوانێت مانگانە پارە زیاتر بێنێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت نە ئەبێ بیر لەوە بکرێتەوە ژە حکومەت تەنها پارە پەیداکردن نییە خزمەت گوزاریە ئیدارەدانی خەڵکە پاراستنی ئەمنیەتی خەڵکە پاراستنی سەروماڵی خەڵکە ژیانی ڕەفاهێت و خۆشە دڵمرتاعکردنی خەڵکە ئێستا زۆر بە خزمەت گوزاریەکان نەدراون بە کۆمپانەکە ئێستا کردی حکومی بەرە و لاوازی زیاتر نەڕۆشتەوە ناژڕوە بڵین لەم بەتابەت ئێساوە کارەبایە وەکو پرۆژێکی بازرگانی سەیری دەکرێت پێشتر کۆمەڵێک پرۆژەی دیکە بوو لە گرێبەستی ئەلکترۆنی ئەوانە لە بوارەکانی دیکە کۆکردنەوەیدا هەندێکی دراوە بۆ کۆمپانیەکان لە خاڵە سنوورەکان بە هەمان شێوە باز دەکرێت 170 داهات بۆ کۆمپانیەکان بڕوە بەبێ ئەو گرێبەستانی کە کردویان زۆر بە خزمەت گوزاری حکومیەکان لاواز نەکراون بڵێن کردی حکومی خۆی شتەکان ئاخر کە ئەڵێم بۆی بە غەڵەتی نەگەین ئێمە کە ئەڵێین پێویستە هانی کەرتی تایبەت بدرێ قەرزی بدرێتێ لە بواری کشت و کاڵە لە بواری پیشەسازیە لە بواری گەشتیاریە لە بواری پیشەیە قەرزی بدرێتێ لە بواری دوکاناریە کە دوکانارێکە قەرزی بدرێتێ و حکومەت لێی سەنێتەوە بەمانگانە ئەمە کە باسی ئەماکەین و لە هەمان کاتیانی ئەمانەیە کەرتی تایبەت بەرەو پێشەوە بچێت کەرتی تایبەت گەشە بکە بەڵام با غەڵەتیش لێی تێ نەگەین غەڵەت لێی تێبگات و کۆمەڵە کاکەەوە کەرتی تایبەتەوە بەرەو پێشەوە ئەبین خۆ قابل لە ئێمە دەوڵەتی سۆسیالیستی دروست ناکەین نە بەڵام هەل لە وڵاتانەیش کە کەرتی تایبەت ڕۆڵی سەرێکی تێ ئەبینێت و پەیوەندی ئابوووریەکان پەیوەندیەکی سەرمایەداریە کۆمەڵی خزمەت گوزاری گشتی هەیە نادرێ بە کەرتی تایبەتەمووی کۆمەڵی خزمەت گوزاری گشتیە بۆ نمونە پەروەردە ئەگەر تۆ ویستێ وڵاتێک سەرگەردانکەی ئەوەیە پەروەردەکەی بشێنە پەروەردە بە قەناعەتی من خۆم نابێ بدرێتە کەرتی تایبەت
جا شوێنی ترشێ با پەروەدە بۆ باسکەم بە بەسیترین شت بۆ کاتی خۆی لە تەمەنی منە لە سەردەوی من لە ساڵی 1970 کۆلێجی ئیدارە و اقتصادم تەواو کردووە بەڵێ لەو کاتا کە تەواوم کردووە ئێشتان یعنی خەڵک بنەڕەتی ئێستا کە سێم تەوەسیان پێوە تەواویە کرد مەجال هەبوو ئەچوو دامەزرا هەڵکەی مناڵەکە مەچێت دائەمەزرێت ناچێت کاسبی بکە زۆربەی کەسیش خۆی نە ئەچوو دامەزرێت ئەوی لە دەرەوە کاسبی بکەم زیاترم دەسەکەوێت ئەمە ئەوە تاوەکو ساڵی بڵین 15 ساڵ پێش ئێستاش 15 ساڵ پێش ئێستاش ئەگەر خەڵک شەهادەی هەبووە لە کاتێکا تەواوی ئەکرد ئەچوو دامەزراندن هەبوو بەڵام کە ئێستا دامەزراندن نییە ئەمە لەگەڵ ئەوەشا کە دامەزراندن نییە بە بۆنەی ئەم کۆلێژە ئەهلیانەوە ئەم پەیمانگە ئەهلیانەوە ئیتر خوێندنگە ئەهلیەکانەوە بە گشتی وهای لاتووە بۆ هەموو خێزانێک ئەرچێکی زیا ئەرچێ خەرجیەکی زیاد دروست بۆ مناڵەکەی کە ئەڵێ بۆ فلانە کەس لە ماڵەکە کولی تەوا کرد بۆ متەواوی دەکەم بەبێ ئەوەی سبینە داش بمەزرێت ئەمە ئەوە بەڵام بە قەنەعەتی من ئەگەر بەهاتە ئەم خوێندکارە لە پۆلی دوانزەوانەیە کە دەرەجەیەکی نەهێنا بچێتە کۆلێج لە ماڵەوە بێت ساڵێ 2 ساڵ لە ماڵەوە داعانیشێت خۆی بیر ئەکاتەوە بە دوای ژیانێکە ئەگەر ڕێژیان بۆ خۆی دروست کات هیتر توانای هەیە ئەکاتە 19 ساڵ و 20 ساڵ ئەمە ئەوە بەڵام 4 ساڵ ئەیخەنە کۆلێژێکی هەلی لە کۆلێژە ئەهلیەکە پارەیەکی باشی تیا سەر فەکرێک کۆمەڵە کەس پارەی تێ ئەخوات و لە هەمان کاتیشە ئەمەش سبینە تەعین نابێ کێش ئیسفاداکە کۆمپانیای سەر بە منەماڵە و سەر بە چەند کەسێک ئیسفاداکەن ئەمە لە لایەکەوانێ یعنی ئەمە لە لای ترەوە یێتە سەر مەسەلەی تەندروستی ناکرێت بۆ شوەیەکی گشتی ینی هەموو جارێ ینی مەسەلەی تەندروستی هەمووی بدرێتە ئەوە لە بواری پەروەردە قەنەعاتم پێنی برێتە دەست کردی تایبەت من وەکو قەنەعاتی خۆم لەبەر ئەوە وەکو ئیشارەتم پێە ئەو خوێندکارە کە پۆلی دوانزەی تەواو کرد و کۆلێژی نمرەی کۆلێژی نێنا با دووبارەیە کەمانێ ساڵێ 2 ساڵ لەگەڵ ماڵی باوشیاکەدا ئەنیشێ و بێ ئیش خۆی دوایی بەشەرە ئینسانە بیرکردنەوەی هەیە هەموو ئینسانێک بیرکردنەوەی هەیە بیر ئەکاتەوە بە دوای ئیشەکە بگەڕێ اینجا بواری تەندروستی یەی نەسەر بواری تەندروستی سیرەکەی لە بواری تەندروستیە ناکرێت هەموو بەشەکانی بدرێتە دەست کەرتی تایبەت بدرێتە دەست ئەو کەرتی تایبەت دوێ بەڕێ مەجموعەیە شتی هەیە لە تەندروستیشە ئەبێ ئەمە کەرتی گشتی بێت اینجا ئەیمەوەسە بۆ کۆکردنەوەی ئێستا لە سوودەکان لە هەمووی زۆری داهات بۆ کۆمپانیەکان لە هەموو وڵاتانی دنیا وڵاتە پێشکەوتوەکان با بڵێن کە ئەوروپا ئاڵێن پێشکەوتووە لە وڵاتانی ئاسیاسی نەچوێیە ئاوایی کە کەرتی تایبەت لە پێشەوەیە بەڵام حکوومەت هەمووی یاسای بۆ دەرکردووە کە چۆن زەریبەی لێ ئەسەنێ کە چۆن پێویستە ئەو کرێکارانی لە لای ئیشەکە زمانی بۆ ئەوەی سبەی ڕۆژ تەقاعود بێ عینەن کارمەندێکی حکومی و هەروەها بەردەوام چاودێریانەکە کە بتوانێت ئەو کەرتی تایبەتە لە خزمەتی خەڵکا بێت و ئەو سەرمایەدارەش و های لێت خۆشی کە سەیرەکات شتەکە حکومەت تەنها مەبەستی خزمەتکردنی خەڵکە ئەو سەرمایەدارش کە پارەی دەستەکەوێت نایەت پارەکەی بە دزێ و بشارێتەوە بینێرێ بۆ وڵاتێکی تر یە پارەکەی ئەخاتەوە ئیش لە ناو وڵاتی خۆیە ئێستا وەکو باسیەکەن لەوانێت تۆش بیسوێتە زۆر کەسەیە ئەڵێ لەم وڵاتە پارەکەی لای خۆی نایەڵێتەوە ئەیبا بۆ وڵات کە زیابوو لێ ئەیبا بۆ وڵاتانی تر ئەڵێ با لێم نەسەر دێت یاخود لە کۆمەڵشتی تر ئەترسێت لەبەرەوە ئەمێ کەواتەوەکو کەرتی ئەبێ کەرتی تایبەتیش ئاوایی دایمەن یاسای خۆی هەبێت سیستەمی خۆی هەبێت بۆ کۆکردنەوەی داهاتەکان ئێستا بواری حکوومەت کە منڵم کەرتی تایبەت کە ئەبێ یاسای خۆی هەبێ سیستەمی تایبەتی خۆی هەبێ ئەوە نییە کردی یعنی پارە داهاتی لەسەکەوێت ئەم داهاتی کە دەستکەوت خاوەن کۆمپانیا کە زانی داهاتەکە بۆ خزمەتی خەڵکە داهاتەکە بۆ ڕێگاوبانە داهاتەکە بۆ بواری تەندروستیە
بۆ باری پەروەردەیە ئەو کاتە چۆن ئەو خاوەن سەرمایە پارەی تری هەبێ زیاترەی خاتەی شڵێ لە وڵاتی خۆما بیخەمەش لە بەرەوەی حکوومەت بۆ خزمەتی بۆ پەژەوەندی گشتی سەرفی کردو پارەکە باش زەریبەکانم بۆ چۆتە خزمەتی گشتیوانێ بەڵام نەوکو ئەو سەرمایەدارە بێت بڵێ خۆپارەکە ناچێتە خزمەتی گشتیۆکەواتی ئەگەر لێم زیابوو باوی بم لە باقێکی دەرەوادایی بنێ باش مامۆستا خولەکێکمانماوە بەس ئەگەر حکوومەت ئەو بارگرانی سەر خەڵک لە کارەبا لە بانزین ئەو دواکەوتنی موچەیە هەبێت ئەو سەرانە سند هەبێت ئێستا لە بینی هەولێر و سلێمانی شێ هەندێک مواد ناتوانرێت ببرێتە نێوان پارێزگەکان ئاڵوگۆڕ بکرێ خەڵک پێ دوای ئەگەر لە ئێستاش کە ناڕزایەتین لە دەرفەیدا بەڕووی دەسەڵاتداران دەتەقێتەوە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ ئەو بارگرانی لەسەر ژیانی خەڵک لەسەر خەڵک ناتوانێت ئەو پێشبینیانە ینی پێشببینی زۆر کڕەت ئەبێت تۆ شتێکی لەلا بێهین بێت بەڵام ئێمە ئەوە ئەمە ئەڵێن ئایا شتێکی ڕاستە ئەمە تعبیر لە چیە کات لە بینی چوار شارە دوو شاریان بۆ دوو شاری تر پارە گومرگ زەریبە لە یەکتری بسەنن ئایا ئەوەی کە ئێستا حکوومەتی کات بەڕێکار سەرۆکی حکوومەتە ئایا بیر لەوە ئەکاتەوە کە هەرێمی کوردستان هەمووی هەرێمێکە و هەمووی کوردستان و هەمووی ئەو نیشتیمانەیە کە خوێنی بۆ دراوە یاخود بیر لەوە ئەکاتەوە تەنها دەسەڵاتی خۆیەتی ئەمەیە لێرە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا ئەو بیر لەوە ئەکاتەوانێت کە ئەمە تەنها دەسەڵاتی خۆی مێنێتەوە ئیتر لە شارێکا بێت لە دوو شارا بێت لە دوو قەزا بێت لە هەردوو ئەمەوە ئەمە لە دوایە ئایا نایبات بەرەوە ئەوەی کە بیکا بە دوو ئیدارەی خۆی ئێستا بە فعلی دوو ئیدارەیە بەڵام بە ڕسمیش بڕە ئایا لە ئسپینە کە کاتێکە بێتە دوو ئیدارەیی لە دەستوری عێراقا ئەمانکەن بە دوو هەرێمی فیدراڵی یان ئەمانکەن وەکو پێری عەلی زەیدی وتی اینجا نازانم نەزانینی بواری سیاسی بوو یان بە عەمدەن بوو وتی ئێمە هەرێمی کوردستان و کۆم و پارێزگاکانی تر تەماشاکەین وەکو پارێزگای بەسڕە خۆی ئەوایە بیوتە ئێمە پارێزگاکانی هەرێمی کوردستان وەکو پارێزگاکانی تری عێراق تەماشا ئەەکەین بە وەکو پارێزگای بەسرە نەوەکو هەرێمی کوردستان وەکو پارێزگای بەسرە ئیتر نازانم ینی ئەمەشمان مشکل و ئەمەشمان لەکی بچێ سبینێمان کەن بە دوو پارێزگا و نێگە شتێکی وا ڕوودا پێ دوایە من نابێن دوو هەرێم دەبینێ دوو پارێزگە ئەگەر من بەقەناعەتی من ئایا ئەم دقەی کە من و تۆ قسە ئەەکەین ینی زۆربەی زۆری سەرکردە سیاسیەکانی عەرەب لە بڕوانیم هەرێمی کوردستانیان پێخۆش بێ هەر ناوهێنانەکەشیان پێخۆش بێ ئەگەر بێت و ڕۆژێکیش بێت تعدیلی دەستور بکرێت گۆڕانکاری لە دەستورە بکرێت ئایا بڕیانمان بۆ ئەدەن کە ئێمە بکەین بە دوین ئەمە یەک اینجا دوای ئەوەی کە ئیمڕۆ لەسەر حکوومەتە حکوومەتی بەدەسەوەیە بۆ ئەڵێت وەرە پەرلەمان بە خەینە ئیش کارا بکەین ئەو تەشتەکان باشە بێنە ئەخ پێش پەرلەمان هەموو شتێکەیە پەرلەمان بۆ چیە بۆ چی مەبەستێکە پەرلەمان بۆ ئەوەیە کە تۆ حەودانە ساڵە ئەم حکوومەتە کە هەیە حکوومەتێکی کاربڕێکەرە حکوومەت گۆڕێت وانە ئەبە پێشەوە اتفاق بکرێت کە حکوومەتە گۆڕێت چۆن نەبێت چۆن نابێت پەرلەمان و ساکە زۆر بە ئەتیادی خۆی ئەەکەوێتە کار ینی ئێمە ئەگەر بێت و لایەنێک بڵێ وەڵام من لەبەر ئەوواکە هۆکاری هەیە هۆکارەکەی ئەوەیە یعنی هەتاکو ئێستا من نەمدیوە لە حکوومەتی کاربڕێکەری ئێستا بڵێ وەرە باشە با لەسەر پۆستەکانی حکوومەت ئەمە پۆز نییە لەسەر بەرنامەی حکوومەت سیستەمی حکوومەت کە چۆن بێت چۆن نەبێت قسە بکەین مناقشە بکرێ اینجا لە دوای ئەوە بڵێت پەرلەمانیش کارا بکرێت ئێستا پەرلەمان کارە بێتەوە بۆچی نە حکوومەتی کاربڕێکەرە نیەتە بێ حکوومەتی تازە تەشکیل بێت نە یاسای بودجەتە بێت پەرلەمان بە دوواداچنی بکە پەرلەمان بۆچی هەر بۆ ئەوەی مانگانە دوو جار سێ جار بچێتە هۆڵی پەرلەمان و دابنیشە و لە تەلەڤیزیۆن شان بدرێت و بۆ دەرەوە بڵێ ئەوە پەرلەمان و حکوومەتمانەیە لەبەرەوە ئەوە اینجا ئەبێ ئێمە لە پێشە مشتێکەوە دەسەڵاتداری ئۆپۆزیسیۆنی هەر شتێکی لە پێشە مشتێک پەرژەوەندی گەل و نیشتیمان ئەبێ لە پێشە مشتەکانەوە بێت لەبەر ئەوەی ئەم هەرێمەکە هاتۆتە دی
ئێستا بۆتە ڕووناکیەک بۆ هەموو پارچەکە هەموو کوردێکی کوردێک لە دنیاە کە هەیە و پێی خۆشە و ئەمە بەخۆڕایی نەهاتە نادۆ بەرهەمی ئەمە بەرهەمی سەدەیەک خەبات و تێکۆشان و خوێڕشن و ماڵوێرانی و بێوەژن کەوتن و هەتی کەوتنە تکایە بە ئەم بەرهەمە لە دەست دەر نەچێت. ئەم کڕەتیان بەرهەمی ئەم جارەکە هەرێمە لە دەستمان دەرسێ ئاش بەتاڵی 75 نییە. دروست بێتەوە. زۆر سوپاس دەکەین بەڕێز مامۆستا دلێر محموود پەرلەمانتاری پێشتری کوردستان سوپاسیان بەدەبوون دەکەین مادەمان کردی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.